کرێن نەخۆش لێک کاتە هەم پێویستی بە وەرگرتنی دەرمان بێت هەمیش پێویستی بە چارەسەری سروشتی هەبێت یا بە جۆرێکی تر پرسیارەکەم بکەم ئایا دەرمان بەدیلی چارەسەری سروشتیە یاخۆ چارەسەری سروشتی بەدیلی دەرمانە چکە زۆر جار نەخۆش ئەبیستین ئەڵێت دەرمانم وەرگرتووە دەرمانەکان ئەخۆم بەڵام دکتۆر پێشنیاری چارەسەری سروشتی بۆ کردوم و توێتی ئەبێ وەریگری بەڵام جلساتەکانی چارەسەری سروشتی پشتگوێ خایە بە پێچەوانەوە ئەڵە چارەسەری سروشتیەکە ئەەکەم بەڵام دەرمان خراپە و مەسەلەن دەرمانی کیمیایی و پێویست ناکابێ خۆم بە چارەسەری سروشتێکە وەرگرم و دەرمانەکە وەرنەگرم تا چەند مهمە نەخۆش بزانێت کە تەواوکاریەک هەیە لە بینی وەرگرتنی دەرمان لەگەڵ جلساتی چارەسەری سروشتی بۆی پرۆسی چارەسەرکردن نەتیجەیەکی باشتر بدات. بێگومان یعنی هەر حالەتە و شێوازی چارەسەری خۆی هەیە هەندە حالەتێ مەسەلەن نەخۆشەکە تەنها ئازاری پشتی هەیە و ئازارەکە نەتیجەی دروستبوونی تەشەنجاتێکی زۆرە بێگومان ئەو لەو حالەتە پێویست بە عیلاج تەبیعی زیاتر دەبێت لە دەرمانەکە و جاری واشەیە مەسەلەن کە ئینزیلاقی هەیە یان تەسکبوونەوەی دەماری هەیە و لەگەڵەوی چارەسەر ئەوەی تەشەنجێکی بەقوتی هەیە لەو کاتێ هەردووک دەبی کۆمبینیشن کەی هەردووک دەبی لێک دێ چکە بەڕاستی چارەسەری سروشتی لەگەر دەرمانەکان تاواکەری یەکدینە زیاتر نەخۆش ئیسفادە لێ وەردەگریت حەسەب حالەتەکەی ینی هەندێک پێویستیان بە چارەسەری سروشتی هەندێک پێویستیان بە هەردووکانە هەندێکیان پێویستیان بە تەنها بە دەرمان